سڵاوتان لێ بە بینەرانی خۆشەویست، هیوادارم تەندروست باش بن، ئێوارەتان باش بێت. ئەمڕۆژ هاتینەوە لەتان بە بابەتی تازە و کۆمەڵەیەک هەواڵی جیاوازمان بۆ ئامادە کردوون. کۆمەڵێک بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون بۆتان باسەکەین. جیالەوە چاوپێکەوتنێکشمان لەگەڵ دکتۆر هێژایە بۆ ئامادە کردوون سەبارەت بە ئازار، باسی ئازارتان بۆ بکەین کە بزانین ئازار چییە. ئازاری کوێ پێویستی بە پشکنینە، ئازاری کوێ پێویست ناکە، پێویستەکە بۆکو ئازارێکی ئاسایی وەرەگریت. وەڵامی هەموو پرسیارانە ئەمڕۆ ئەدەینەوە. جیالەوە کۆمەڵەیەک هەواڵی جیاوازمان بۆ ئامادە کردوون کە هەمووی باسەکەین بێکەوە لەگەڵ ڕاستانە. ئەنجا سڵاو لێبێ ڕاستان چۆن؟ سڵاو لێبێ لیندا، تۆ باشی؟ زۆر سپاس، تەندروستی باشە؟ هەر بژیت. کێخوا باش بیت. سڵاتان لەبێ خۆشەویستانم، هیوادارم ئێوەش زۆر دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیەش گەڕاینەوە خزمەتتان و هیوادارین ببینم میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان و کۆمەڵێ بڕگە و زانیاری بکەین بە ماڵەکانتانە لە ئەمڕۆژە. جا هەر وەکو هاوکارم لیندا دەستی خۆش بێ ئاماژەی پێەیە لە ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگە و بابەتی تازە و کۆمەڵێ زانیاری تازەتان بۆ خەینە ڕوو کە گرنگە بۆ ژیانی هەر تاکێک لەناو ماڵەکانی ئێوەیە، کە هەر یەک لە تاکەکانی ماڵەکان و دانیشتوانی ئێوە پێویستی بەوەیە کە ئەم زانیاریانی لابێ بۆی ژیانێکی تەندروست بژی و دوور بێ لە هەر کێشەیەکی ناتەندروستی لە جەستەیە. جا لیندا پرۆگرامی ئەمڕۆمان فرەچەشنە و زۆ گرنگیشەکە پێویستە هەموو کەس ڕەچاوی ئەم خاڵانە بکات و کۆمەڵی خاڵەکە پێویستمان بەوەیە یەکە بە یەکی ئەو خاڵانە ئێمە لە ژیانی خۆمانە بیزانین. ڕاستە بێگومان دەستی خۆش بێ ڕاستان ئەنجا یەکەم هەواڵیشمان باسی هەرسەکەین، کۆندامی هەرسەکەین. باس لەوەکەین کە کۆندامی هەرس بێگومان کۆمەڵێک بەکتریای تایە، بەکتریای زیانبەخش و بەکتریای سوودبەخشیشی تایە. ئەنجا زانکۆی هاروارد لە ئەمریکا توێژینەوەیەکی کردووە سەبارەت بەوەی کە ئەم کێشانەی لە کۆندامی هەرس ڕۆدەن هۆکارەکەی ئەوەیە کە بەکتریا سوودبەخشەکان ببورن بەرەو لە ناوچوون ئەچن. ئەمەش کاریگەری لەسەر تەندروستی کەسەکە ئەکات. ئەنجا بۆی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم توێژینەوە بابێ کۆبچین بەڵێ ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی نوێ کە لەلایەن زانکۆی هاروارد لە ئەمریکا ئەنجام دراوە زەنگێکی مەترسیدار لێدەدات سەبارەت بە زیادبوونی ئاڵۆزیەکانی کۆئەندامی هەرس لە سەردەمی مۆدێرندا. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 8 ساڵ لەسەر 35,000 کەس ئەنجام دراوە دەری دەخات کە تێکچوونی هاوسەنگی بەکتریا سوودبەخشەکان لە نێو ڕیخۆڵەدا هۆکاری سەرەکیە بۆ دروستبوونی نەخۆشیە درێژخایەنەکانی وەک کۆڵۆنی دەمارگیر و هەوکردنی توندی ڕیخۆڵە. بە پێشیکردنەوە بایۆلۆژەکان کۆئەندامی هەرس تەنها بەرپرس نییە لە هەرسکردنی خۆراک، وەکو مێشکی دووەم کار دەکات. توێژینەوەکە دەریخستووە کە بەکارهێنانی زۆری خۆراکە دەستکردەکان ئەوانەی کە پڕن لە مادە پارێزەرەکان دەبێتە هۆی تەنکبوونەوەی پەردەی ناوپۆشی گەدەوری خۆڵە. ئەمەش ڕێگری دەکات بۆ دزەکردنی ژەهرەکان بۆ ناو خوێن و داتاکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو کەسانی ژەمەکانیان ناڕێکە و ڕیشاڵی کەم دەخۆن بە ڕێژەی لەسا 55 زیاتر تووشی ترشەڵۆکی گەدە و برینی درێژخایەن دەبن. دکتۆر سارا جەیمز پسپۆڕی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس دەڵێت کۆئەندامی هەرس سیستەمێکی زۆر هەستیارە، هەر تێکچوونێک لە ترشەڵۆکی گەدەدا دەبێتە هۆی تێکچوونی هەموو پرۆسەی هەڵمژینی ڤیتامینەکان. ئەو جەخت دەکاتەوە کە دڵەڕاوکێ و فشاری دەرونی ڕاستەوخۆ کار دەکەنە سەرگرژبوونی ماسوولکەکانی کۆئەندامی هەرس. ئەمەش وا دەکات پرۆسەی گواستنەوەی خۆراک خاو ببێتەوە و ببێتە هۆی غازات و ئازاری بەردەوام. پسپۆڕان ئامۆژگاری دەکەن کە بۆ پاراستنی ئەم کۆئەندامە پێویستە باەکێکی زۆر بە خواردنی وەکو ماست و سەوزەواتەکان بدرێت. هەروەها دوورکەوتنەوە لە خواردنی خێرا و شەکرە دەستکردەکان کلیلی سەرەکیە بۆ ڕێگریکردن لە شێرپەنجەی کۆڵۆن و لە کاتی هەستکردن بە هەر گۆڕانکاریەک لە شێوازی چوونە سەر ئاو یاخود ئازارێکی توندی ناوسک نابێت کات بە فیڕۆ بدرێت و دەبێت پشکنینی تا زوو بۆ بکرێت درەنگە.
ئازیزانم ئەم تۆژینەوەیە ئاماژەی بە بەکتریا سوود بەخشەکان کردووە کە بەکتریا سوود بەخشەکان چه سوودێکیان هەیە بۆ جەستەی ئێمە بەڵام بەدڵنیایەوە بێ ئەوە بزانین کە لە گەدەی هەریەکە لە ئێمەیە بەکتریای سوود بەخش و بەکتریای زیان بەخش هەیە بەڵام ڕێژەی بەکتریا سوود بەخشەکان ئەبێ ڕێژەیان بەرزتر بێت و زۆرتر بێت لە بەکتریا زیان بەخشەکان ئەو کاتەمە هاوسەنگی جەستەی خۆت پاراستووە جا لە هەمان کاتیشا هاوسەنگی ئەم بەکتریا سوود بەخشانە پێویستە لە بڕی مامناوەندی خۆیان بێت لەوە کەمتر نەبێت بۆچی پێویستمانە ئێمە بۆچی پێویستمان بەم بەکتریا سوود بەخشانە هەیە بۆ کردداری هەرسکردن بۆ وەرگرتنی ئەو ڤیتامینانەی کە لە خواردنەکانەوە ئەیخۆین بۆ هەر ئەوی کاتی ئێمە خواردنێکە خوین بۆ ئەوی خوین بۆی کە سوودی لێوەرگرین و ئەو مادە و ئەو ڤیتامین و ئەو کانزایانی کە لە خواردنەکەی هەبتوانین وەریگرین و سوودی لێوەرگرین بۆ جەستەمان و جەستەمان بە پڕچالاکی بێڵێتەوە خۆ ئەگەر ڕێژەی ئەم بەکتریا سوود بەخشانە کەم بێتەوە ئەو کاتە ئەو سوودەی کە لە خواردنەکانەوە وەریەگرین کەمتر ئەبێتەوە بە شێوازێکی تر ئەگەر بمانەوێ ڕێژەی ئەم بەکتریا سوود بەخشانە لە جەستەمانە باش بکەین هەر لە توێژینەوەکەشە ئاماژەی پیاوەلیندا خواردنی سەوزەوات و میوە و خواردنە فرەجۆرەکان لەسەر سفرەکەمانە هەبێت و زیاتر ئەو خواردنانە بووین بۆەوەی ڕێژەی ئەم بەکتریا سوود بەخشانە بە هاوسەنگی بمێنێت لە جەستەمانە بێگومان ڕاستە ئەنجا لەوە خواردنی خێرا و خواردنە خراپەکان کاریگەریەکی زۆر خراپەکانە سەرەوەی کە بەکتریا سوود بەخشەکان لەناو بچن بۆیە پێویستەکە شێوازی ژیان ڕێک بخرێت بۆ ئەوەی کە تەندروستیمان باش بێت ئەنجا لەوە باسی لایەنێکی تریشی کرد ڕاستان ئەویش لایەنی دەرونی بوو کە ئەمیش زۆر کاریگەری هەیە لە سەرگەدە بە تایبەت من خۆم یەکێکم لەوانی کە هەر کاتێک سترێسێکی زۆرم بۆ بێت یەکەم شوێن گەدەم ئازاری ئەتر بۆیە لایەنی دەرونی زۆر کاریگەریە کات ئەنجا ئەگەر کەسێک بە بەردەوامی سترێس بێت بنمونە من لاوانێ بەهۆی ڕووداوێکی دیاریکراوەوە سترێس ببێت بەرنە بیرمە ئاخر جار کە زۆر بە خراپی ئەو بوو ئیمتحانی زیندەوەرزانیم بوو لە پۆلی 12 هاتمەوە هەستمە کرد کە مەهێنم لەبەرەوە وام لێ هات ینی هات بێ شتێک بێ زۆر ڕەتی هەبێ بە ژیانتەوە تۆ بیرەکەی تۆ لە پۆلی 12 ساڵ ئەخوێنیت بۆ ئەوەی ئەو یەک ساڵە باش بیانی بۆیە ئەو کاتە ناتوانانی خۆت زۆر کۆنتترۆلکەی بەڵام کە کەسێک سترێسی بەردەوامی هەبێت و لانی دەرونی ئەجێگیر نەبێت ئەوە خراپە بۆ گەدەشی بێگومان پێویستی بە چارە سەرە بەدڵنیە زۆربەی جالیننداش ئەو کاتە هاوڵاتیان و یاخود ئەو کەسانەی کە چارەخوازان سەردانی پزیشکیەکەن کە باز لە ئازاری گەدایانەکان باز لەواگە کە کۆمەڵە سترێسێکی زۆری هەیە و کویکە خۆت ئاماژۆ پێ لە کاتی تاقیکردنەوەکانە سترێتێکی زۆر هەیە بۆ بەتایبەت بۆ خوێنکاران جالیندا هەر لە باسێکی هەرسکردن و خواردنەوە ئەیبین بۆ باسێکی تری هەرسکردن و خواردن بەڵام ئەمایان بە شێوازی جۆرێکی تری جیاوازتر کۆمەڵی کەس هەیە کۆمەڵی هاوڵاتی هەیە بۆ ئەوی کە بیانەوەی کەشی لەشی خۆیان داوەزێنن سیستمێکی خۆراکی تایبەت پێڕەوەکان من زۆر ئەوم بیستوەلیندا کە باز لە برسێتی ئەەکەن باز لە ڕۆژوگرتنی تەواوی ڕۆژەکەکەن بۆ ماوەیەکی زۆر جا ئەمە ڕۆژووی پشڕی پێ ئەوترێت و هەنێ جاریش هەنێ ناوی تر هەیە پێ ئەوترێت کە بۆ ئەوەی کەسەکان کێشی لەشی خۆیان داوەزێنن لە تازەترین توێژینەوەیە باسی لەوە کردووە نەخواردنی هەر ژەمێک لە ڕۆژەکەتە جا لەو سێژەمەی کە ئێمە هەمانە نەخواردنی هەر ژەمێکیان چه زیانێکت پێگەێنێ یاخود ئەو کەسانی کە سیستمێکی ڕەجیمی تایبەت بە وەکو ڕۆژوو یاخود نەخواردنی خواردن بۆ ماوەیەکی زۆر پێڕەوەکەن چه زیانێکیان پێگەێنێ با بەیەکەوە زانایی زیاتوەرگرین لەم هاڵەوە فەرمونون توێژینەوەیکی نوێی زانکۆی ستانفۆرد تشک دەخاتە سەر ئەو مەترسیە گەورانی کە ڕوبەڕووی ئەو کەسانە دەبێتەوە کە بە مەبەستی دابەزاننی کێش یان بەهۆی سەرقاڵیەوە ژەمە خۆراکیەکان پشتگوێ دەخەن ئەم توێژینەوەیە کە لەسەر 12,000 خۆبەخش ئەنجام دراوە بەری دەخات کە نەخواردن بۆ ماوەیەکی درێژ تەنها نابێتە هۆی دابەزاننی کێش بەڵکو سیستمی مێتابۆلیزم بە تەواوەتی تێک دەدات بە پێشیکردنەوە هۆرمۆنیەکان کاتێک جەستە بۆ ماوەی زیاتر لە 10 کاتژمێر بێ خۆراک دەبێت ئاستی هۆرمۆنی کۆرتیزۆڵ بە شێوەیەکی مەترسیدار بەرز دەبێتەوە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی جەستە دەست بکات بە تێکشکاندنی ماسوولکەکان بۆ دەستکەوتنی وزە لە بری سوتاندنی چەوری توێژینەوەکە دەری خستووە ئەو کەسانەی ژەمی بەیانیان ناخۆن بە ڕێژەی لە 140 زیاتر لە بەردەم مەترسی توشبوون بە شەکرەی جۆری دووەمدان چونکە جەستە هەستیاریەکەی بۆ ئەنسۆلین لەدەست دەدات. دکتۆر ڕۆبرت ویلسن سپۆری زانستی خۆراکە و دەڵێت مێشک پێویستی بە گلوکۆزی بەردەوام هەیە کاتێک نایخۆیت توانای سەرنجدان و بیرکردنەوەی بە ڕێژەی لە ساسی کەمتر دەبێتەوە و ئەویش جەخت لەوە دەکاتەوە کە برسێتی درێژخایان دەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی هۆرمۆنەکانی گریلین و لیپتین کە ئەم دوو هۆرمۆنە بەرپرسن لە هەستکردن بە تێری و ئەمەش لە داهاتوودا دەبێتە هۆی خەوزڕاندن و قەڵەوی خێرا کاتێک کەسەکە دەست دەکاتەوە بە خواردن وەکو پێشووتری پسپۆران ئامۆژگاری دەکەن کە
سیستەمی ڕۆژووی پچر ئەگەر بەبێ سەرپەرشتی پزیشک بێت دەبێتە هۆی بەردی زرا و تێکچوونی لێدانی دڵ. پێویستە مرۆڤ لایەنی کەم سێژەمی بچووک و تەندروست بخوات بۆ ئەوەی ئاستی شەکر لە خوێندا جێگیر بێت. برسیەتی درێژخایە نەک هەرزیان بەجەستە دەگەیەنێت، بەڵکو دەبێتە هۆی خەمۆکی و گۆشەگیری کۆمەڵایەتی بەهۆی نەمانی وزەی پێویست بۆ چالاکیەکان. کەواتە ئازیزانم لەوە بۆمان دەرەکەوێت کە هەر سێژەمەکە لە ڕۆژەکەیە گرینگە کە بیخۆین، بۆیە ئەوەش گرنگی ڕێخستنی خەومان بۆ دەرەخات، چونکە کاتێک کەسێک کاژمێر 12 لە خەواڵەسێ بێگومانەوە هەر خۆی هەر بەڕێگاوە ژەمێکی لابرد، بۆیە ئەمە کاریگەریە بێت، بۆیە گەر خەو ڕێک بخەیت ئەتوانی خواردنیش ڕێک بخەیت. بێگومان ئەگەر سەرنجتان دابێ خۆتان تاقیتان کردبێتەوە کاتێککە نانی بەیانیانە خۆیت هەستەکەی کە یەکسەر کاژمێر 12 بۆ یەک برسیتە بێتەوە، بەڵام ئەگەر نەی خۆیت زۆر هەست بە برسێتی ناکەیت. بۆیە ئەم شێوازێک کە ڕێک خراوە بەیانیان نیۆڕۆیان ئێواران شێوازێکی ستانداردە، پێویستەکە ژەمی بچووک سێ جار لە ڕۆژەکەیە بخورێت، بێگومان ناڵێن کە زۆر خۆری بکەن بە ڕێژەیەکی گونجە هەتا و کەسانێک کە ئەیانەوێت کێشی لەشیان دابەزێنن ئەتوان هەر سێژەمەکە بخۆن بەڵام بە شێوەیەکی ڕێکخراو. بەدڵنیە جالین هەروەک خۆشە ئاماژە پێ و کەسانی کە بە مەبەستی کێشداوەزاندن ئەم سیستمە پەیڕەوەکەن وا باشترە هەموو شتێ بخۆن، هیچ شتێ لە خۆیان مەنع مەکەن، هەموو شتێ بخۆ بەڵام لە ڕێژە و لە ئاستی مامناوەندی خۆی، ئەواتە سیستمێکی خۆراکی تایبەت هەبێ کە تۆ هەر سێژەمەکە بخۆی، بەڵام گرنگ نییە تۆ ژەمەکان تەرەکەی بۆی کێشی لەشە داوەزێ. گرنگ ئەوەیە کە تۆ هەموو ژەمەکانە بخۆی، بەڵام چی ئەخۆی لە ژەمەکانتە، ڕێژەی ئەوەی یاخود هەڵبژاردننی ئەوەی کە لە تۆ لە ژەمەکەیە چی ئەخۆی، ئەوەیە کەەوە ئاکات کێشی لەش و ئەو چەوریە زیایی کە لە لەشتا هەیە دابەزێت. خۆ ئەو کەسانی کە ڕۆژوی پچڕی شەژمارەیەن بەردەوام ئەم ڕۆژوە ئەگرن یاخود ئەم سیستمی خۆراکیە پەیڕەوەکەن کێشی لەشیاندا ئەبەزێ، بەڵام بڕێک لە ماسوولکەکانیان ئەشکێ دووبارە بۆچی؟ بۆی ئەو گلوکۆزەی کە لە جەستەیانە وەری ناگرن، ئێمە لە هەموو ڕۆژە لە ژیانی ڕۆژانەمانە پێیسمان بۆی گلوکۆز وەرگین بۆی لە ژیانە بە پرسەرنجمینەوە و پرچالاکی مینەوە ئەو کار و چالاکیانی لە ڕۆژانەیە هەمانە جێبەجێ بکەین. بەڵام لێرە ئەگەر کەسێک هیچ گلوکۆز نەخوا یاخود خواردنی بەیانی و نانی بەیانی و ژێمەکانی تر نەخوا، بۆی تووشی ئەوە بێ کە ڕێژەی گلوکۆز لەشیا داوەزێ و بۆی جەستەی قەرەبووی ئەم گلوکۆزە بکە لە ماسوولکەکانەوە وەریەگرێ بە تێکشکانی ماسوولکەکانی تێشکانی ماسوولکەکانی گلوکۆز وەرەگرێ ئەو کاتە ڕێژەی ماسوولکە لەشیا کەمە بێتەوە، وازانێ کێشی لەشی داوەزیوە، خۆ کێشی لەشیشی داوەزیوە، بەڵام بۆ مودەیەک دوای ئەوەی کە بچێتەوە سەر خواردنی ئاسایی خۆی بەڕاستەوخۆ زۆر بە خێرایی قەڵەوە بێتەوە، کاتە سوودێکی مودەیەکی کاتی پێوەرگرتووە. کەسمان نامانەوەێ بۆ ماوەیەکی کاتی کێشی لەشمان دابەزێت و دوای قەڵەو بینەوە، بۆ ماوەیەکی درێژخایان ئەمانەوێت، بۆیە گرنگە کە هەڵبژاردننی خواردنەکە چییە بێ بێژگەلەوەی کە تەرەکردنی ژەمێ بکەی پێویستە بۆیە کە بزانی چی هەڵبژێری لە کاتی خواردنەکەتە. ڕاستە دەست خۆش ڕاستە ئەنج جیالەوە کاریگەریکی تریشی ئەوەیە کە هۆرمۆنەکان ڕێکخراویان تێکەیات بەرمونە کاریگەری کاتە سەر هۆرمۆنی ئەنسۆلین، کاریگەریە کاتە سەر هۆرمۆنی گرینیل و لیپتین کە هۆرمۆنی گرنگن بۆ برسێتی، کەوایە کاتێک کە ناڕێکی لە هۆرمۆنەکانە دروست کرد کۆمەڵێک فەرمان لە جەستەیە تێکەدات، بۆیە پێویستە کات کە بە شێوەیەکی ڕێکخراو ژەمەکان دابش بکەین. ئەنجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە کحول، باسی ئەوەکەین کە بڕێکی کەمیش لە کحول ئەکرێت کاریگەریەکی زۆر خراپ بەجێ بهێڵێ لەسەر جەستە. ئەنجا بۆی زانیاری زیاتر وەربگرین بابێ کۆ بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی گشتگیر کە لەلایەن زانکۆی کامبریج لە بەریتانیا ئەنجام دراوە وردەکاریەکی نوێ و ترسناک دەربارەی کاریگەریەکانی کحول لەسەر خانەکانی جەستە ئاشکرا دەکات. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 10 ساڵ بەردەوام بووە دەری دەخات کە هیچ بڕێکی بێزیان لە کحول بوونی نییە و تەنانەت بڕەکەمەکانی زیانی ڕاستەوخۆ بە DNA دەگەێنن.
بە پێشیکردنەوە تاقیگەیەکان کاتێک کحول دەچێتە ناو جگەرەوە دەگۆڕێت بۆ مادەیەکی کیمیایی ژەهراوی بە ناوی ئەسیتایلدیهاید کە ئەم مادەیە وەک تەقەمەنیەک وایە بۆ خانەکان و دەبێتە هۆی تێکشکاندنی زنجیرە جینەکان کە ئەمەش هۆکاری سەرەکیشیە بۆ دروستبوونی خانە شەرپەنجەیەکان لە دەمدا و لە قورگ و لە جگەریشدا. توێژینەوەکە دەری خستووە ئەو کەسانی کە بەردەوام کحول دەخۆنەوە قەباری مێشکیان بە ڕێژەی لە 2.5 زیاتر لەو کەسانی ئاسایی بچووک دەبێتەوە کە ئەمەش مەترسی نەخۆشیەکانی ئەلزەهایمەر لە داهاتوودا زیاتر دەکات. دکتۆر ئێلینا ڕۆسی پسپۆڕی نەخۆشیەکانی جگەر دەڵێت کحول تەنها زیان بە جگەر ناگەیەنێت بەڵکو سیستەمی بەرگری جەستە سز دەکات بە جۆرێک جەستە ناتوانێت بەرگری لە بەرامبەر هەوکردنە سادەکانیش بکات. ئەو ئاماژە بەوە دەکات کە کحول دەبێتە هۆی ڕقبوونی لولەکانی خوێن و بەرزبوونەوەی پەستانی خوێن کە دەرەنجامەکەی جەڵتەی دڵ و مێشکە. ئامارەکان نیشانی دەدەن کە ساڵانە ملیۆنان کەس بەهۆی نەخۆشەکانی پەیوەست بە کحولەوە گیان لەدەست دەدەن. پسپۆڕان جەخت دەکەنەوە کە باشترین ڕێگا بۆ پاراستنی تەندروستی دوورکەوتنەوەی تەواوەتیە لە کحول. جگەر توانایەکی دیاریکراوی هەیە بۆ نوێبوونەوە بەڵام بەکارهێنانی بەردەوامی کحول دەبێتە هۆی دروستبوونی برینی هەمیشەیی کە تاکە چارەسەری چاندنەوەی جگەر. ئازیزانم ئەم توێژینەوەیە ئاماژەی بۆیە و گرنگی ئەوەی خستۆتە ڕوو کە هاوڵاتیان هۆشداری بڵاوکەنەوە لەناوان هاوڵاتیانە کە تێبگەن لەوەی کە هیچ بڕێکی بێزیان لە خواردنەوەی کحولان نییە واتە تەنانەت کەمترین بڕێکیش ئەگەر کەسێک وەریگرێ زیانی خۆی هەیە. لە زۆر دووبارەکردنەوەی ئەم کحولە و بە بەردەوامی خواردنەوەی کحول مەترسی لێرە لە توێژینەوەکە مەترسی ئەوەی دەرخستووە کە کەسەکە تووشی شێرپەنجەی دەم و قورگ و جگەریش ئەبێت و بەدڵنیایەوە زۆر هۆکاری تریش و زۆر کێشەی تریش کە تووشی کەسەکە بێت کەوا لە کە کەسەکەکە بەسیترین و سادەترین هەوکردنی توش بێت نەتوانێت سیستمی بەرگری خۆی چارەسەری ئەم کێشەی بۆ بکات و زۆر زیانیکەی پێگەنێ. بۆیە گرنگترین شت ئەوەیە کە توێژەران لە توێژینەوەکە باسییان لەوە کردووە بە تەواوەتی دوورکەوتنەوە لە خواردنەوەی کحول بۆەوەی کە بتوانن جگەریان بۆ ماوەیەکی دوای ئەوە پاک بێتەوە. جگەر بە بەردەوامی ئەتوانێت خۆی نوێ بکاتەوە بەڵام ئەگەر ڕۆژانە و بە بەردەوامی ئەم خواردنەوەی کحولەی بیتێ ناتوانێت کردداری خۆی ئەنجام بات. ڕاستە بێگومان اینجا جیالەوە کحولێکێکە لەو مادانەی کە هیچ یاخود ئەو خواردنەوەی کە هیچ سوودێکی نییە جگە لە زیان تەنها زیانی هەیە بۆ جەستە. اینجا جگەر خۆی یەکێکە لەو ئەندامانەی کە توانای زۆرە بۆ خۆنوێکردنەوە. ئەمە تا پرۆگرامێکشمان لەسەر کرد کە دکتۆرەکە باسیەوەیە کرد کە جگەر چەندێک ئەتوانێت خۆی نوێ بکاتەوە دوای ئەوەی کە پارچەش ئەبێت دوای ئەوەی کە چەندین شتی خراپیشی بەسەر بێت هەر ئەتوانێت خۆی نوێ بکاتەوە بەڵام لەگەڵ کحولە ناتوانێت کەوایە بەوەیە زانین کە کحول چنێ خراپە چنێ ئەتوانێت زیان بە جەستەمان بگەێنێت. بەدڵنیە جالیندا هەر لە خواردنەوەی کحول لەم خوا خراپەوە ئەچین بۆ خویەکی خراپی تر کە لە نێوان هاوڵاتیانە بەداخەوە زۆر باوە ئەویش جگەرە کێشانە زۆر باسمان کردووە بەردەوامیش باسی بکەین هەر تەواو نابێ. زیانەکانی جگەرە کێشان لە تازەترین توێژینەوەکانە باسی لەوە کردووە کە جگەرە خودی جگەرە زیانی زۆرە و زۆریش باس کراوە بەڵام لەم توێژینەوەی ئاماژەی بەوە کە بە تەنها دووکەڵی جگەرە چه زیانێ بە جینەکانە ئەگەیەنێ. جا بە بەیەکەوە زانایی زیات وەرگین لەم هاڵەوە فەرمونون. توێژینەوەیکی نوێی زانکۆی جۆنس هۆپنکینز مەترسیەکی شاراوەی جگەر ئاشکرا دەکات کە پێشتر تەنها وەک مەترسی سیەکان سیر دەکرا. ئەم توێژینەوەیە کە لەسەر 50,000 جگەرەکێش ئەنجام دراوە دەری دەخات کە دووکەڵی جگەرە شێوازی کارکردنی جینەکان دەگۆڕێت بەبێ ئەوەی خودی جینەکان بگۆڕێت. بە پێیشیکردنەوە وردەکان جگەرە کێشان دەبێتە هۆی چەسپانی مادەی کیمیایی بە جینەکانی بەرگری جەستەوە. ئەمەش وا دەکات جەستە نەتوانێت وەڵامی پێویستی هەبێت بۆ خانە شێرپەنجەیەکان. توێژینەوەکە مەترسێکی تری ئاشکرا کردووە بە ناوی دووکەڵی دەستی سێیەم. ئەوەش ئەو پاشماوە کیمیایانەیە کە لەسەر دیوار فەرش و جلوبەرگ دەمێننەوە. ئەم پاشماوانە دەبنە هۆی تێکچوونی گەشەی سیەکانی منداڵان و دروستبوونی ڕەبۆ تەنانەت ئەگەر لە بەردەمیشیانە جگەرە نەکێشرێت. دکتۆر تۆماس براون سپۆری نەخۆشەکانی سنگە و دەڵێت جگەرە تەنها دووکەڵ نییە
بەڵکو تاقیگەیەکی کیمیایی گەڕۆکە کە زیاتر لە 7,000 مادی زیانبەخشی تێدایە. ئەو جەخت دەکاتەوە کە جگەرەکێشان دەبێتە هۆی مایکرۆ هەوکردن لە ناو لوولەکانی خوێندا. ئەمە ژوا دەکات خوێنمەین و جەڵدەی دڵ بە ڕێژەی لە سایە 70 زیاتر بێت لە کەسانی ئاساییە. و تەنانەت جگەری ئەلکترۆنیش زیانی گەورەی هەیە بۆ شانەکانی سیەکان و نابێت وەکو جگەرەیەکی تەندروست سیر بکرێت. پسپۆران هۆشداری دەدەن کە زیانەکانی جگەرە بۆ ماوەی چەندین ساڵ لە جەستەدا دەمێننەوە و تەنانەت دوای وازهێنانیش، بۆیە باشترین بڕیار وازهێنانی دەست بەجێیە. توێژینەوەکە دەری خستووە دوای تەنها 20 خولەک لە وازهێنان لێدانی دڵ ئاسایی دەبێتەوە و دوای ساڵێک مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ بۆ نیوە کەم دەبێتەوە. کەواتە ئازیزانم لەو حاڵەوە زانیمان کە جگەرە زیاتر لە 7,000 مادەی کیمیایی تایە. اینجا باسی دەستی سێمیشمان کرد کاتێککە کەسێک کە جگەرەکێش بێ لە ماڵەوە جگەرە ئەکێشێت ئەو پاشماوانە بە دیوار و بە دەرگا و بەوانەوە ئەمێنێتەوە کە بۆ تەندروستی مناڵان زۆر خراپە لەوانەیە تووشی ڕەبۆشیان بکات. بۆیە بەو شێوەیە زانین کە جگەرە بە هیچ شێوەیەک پاشماوەکەی ناڕوە هەتا بۆ کەسێک کە خۆی کێشێت بۆ ئەوەی کە لە تەنیشتیاتی هەتا بۆ ئەوشی کە یەتەوە ئەو شوێنەی کە جگەرەکەی لێکێشراوە زیانی هەیە. ڕاستە بەدڵنیایە جالیندا زۆر گرنگە دایک و باوکان لەمە تێبگەن. زۆر جار دایک و باوکان پێمان وتون کە جگەرەکێشان چه زیانێکی هەیە بۆ مناڵەکانتان، بەڵام ئەوە نوتویانە خۆ ئێمە لە ناو ماڵان نایکێشین یا خۆ ئێمە لە دەوری مناڵەکانمانەوە نایکێشین. بەڵام ئەم توژینەوە ئەوەی دەرخستووە خۆ تۆ ئەگەر لە دەرەوە جگەرەکە بکێشی بەڵام بە جلەکانتەوە ئەمێنێتەوە ئەم دوو کەڵە و زیانەکان و پاشماوەی جگەرەکە بە جلەکانتەوە ئەمێنێتەوە. دواتر کە ئەچیت مناڵەکەت باوەشەکەی مناڵەکە و ئەم بڕە و ئەم دوو کەڵی جگەرە زیان بەخشەکە وەرەگرێتەوە. مەترسیەکی زۆر گەورە لەسەر مناڵەکەت هەیە بۆی کە خوا نەخواسە لە داهاتوە تووشی نەخۆشی سیەکان و ڕەبۆ بێت. کەسمان حەز ناکەین خۆمان هۆکارێک بین بۆەوەی کە مناڵەکانمان تووشی ئەو نەخۆشیە بکەین و تووشی ئەوەی بکەین کە تووشی ڕەبۆ بێت، چونکە بەڕاستی ڕەبۆ یەکێکە لە نەخۆشیە درێژخایانەکان کە تووشی گەنج و هەرزەکارانە بێت کە بەڕاستی پێوەی ئەناڵێنن کە ئەبێت بە بەردەوامی دەرمانێکی تایبەت بە خۆیان هەیە وەکو شتێکە کە هەڵی ئەمەژن بە بەردەوامی پێیان بێ. زۆر گرنگە کە هاوڵاتیان و دایک و باوکان لەمە تێبگەن کە جگەرەکێشان بە تەنها زیانی بۆ خۆی نییە، بە تەنها بۆ خۆت نییە، بۆ دەور و بەرەکەشتا چجا بێت مناڵەکانە بێ، خێزانەکەت بێ، دایک و باوکت بێ، بە دڵنیایەوە سوودی بۆ هەر گرنگ بورە زیانی بۆ هەر هەمویان هەیە، هیچ سوودێکی تیان نییە. ئەوەی سوودێ لە جگەرەیانە تەنهاوی کاڵن کاتی فێ بەفیڕۆ ئەو کاتە بۆ دەست خۆش ڕاستە جیالەوە ئەمەوێ باسی ئامارەکانمان بۆ بکەی زای ئامارەکان سەبارەت بە جگەرەکێشان پێم چیمان پێڵێ بەسەرچاو ئەمارەکانی توشبوو یعنی ئەو کەسانەی کە لە ئێستا جگەرە ئەکێشن لە جیهانە با باسێکی ئەو بکەیم زین چەند کەس لە جیهانە جگەرەکێشن. لە ئێستا لە جیهانە 1.3 ملیار کەس 1.3 ملیار کەس لە جیهاندا لە جگەرەکێشانن و بەردەوامن لەسەری. ئەوەی کە توێژینەوەی لەسەر کراوە ئەوەی لەسەر هەژمار کراوە 1.3 ملیار کەس لە جیهاندا بەدەست جگەرەکێشانەوە ئەناڵێن و بەردەوامیشن لەگەڵیان. جا لە توێژینەوەکانە و ئامارەکان باز لەوە کراوە کە ئەم 1.3 ملیار کەسە ڕێژەی لە 180یان نیشتەجەی وڵاتە هەژار و مامناوەندەکانن. باز لەوە کراوە کە زۆربەی ئەو وڵاتانەی کە هەژارنشین و مامناوەندن بە ڕێژەی لە 180 زیاتر جگەرەکێشتیانە باوە. بۆچی ئەمیش ئاماژەی بەوەیەوە کە زیاتر ئەو کەسانەی کە لە وڵاتە دەوڵەمەنەکانان باباسی لەوە بکەین کە هۆشداریەکیان هەیە لەوە تێگەن کە ئەمە چه زیانێکی هەیە بۆ خۆیان و ماڵ و مناڵەکانیان یاخود پزیشکی تایبەت بە خۆیانیان هەیە کە ڕێنمایی ئەوەیان ئەکات کە چی در لە جگەرەکێشان بەردەوام نەبن و واتە بوەستن لە جگەرەکێشان. بۆ زۆر گرنگە کە هەمویان تێبگەن لەوەی کە ئەگەر لە وڵاتێکی مامناوەند یاخود هەژاری شاژیت پێویست ناکە ئەم کێشەیە بۆ خۆ دروستکەی، چونکە لە داهاتوودا کە دواتر لیندا بۆمان باسەکە چه زیانێک و چ لێکەوت تێبەجێ هێڵێ ئەم جگەرەیە. جا بێجگەلەوەش ساڵانە 7 ملیۆن کەس بەهۆیەوە گیان لەدەستەیە. هەر ساڵێک
ئێستا لە جیهانا 1.3 ملیار کەس بە بەردەوامی خەریکی جگەرەکێشانن و ساڵانە 7 ملیۆن کەس بەهۆیەوە گیان لەدەسەیە. باشە ئەمە ئەو 7 ملیۆنەیە کە خۆیان جگەرە ئەکێشن، واتە ئەو کەسانن کە خۆیان جگەرە ئەکێشن و خودی جگەرەکێشەکەی 7 ملیۆن کەس ساڵانە بەدەستەوە گیان لەدەسەیە بە هۆکارەکانی جگەرەکێشان. لەگەڵ ئەمەشە 1.6 ملیۆن کەس بەهۆی بەرکەوتنی ناڕاستەوخۆوە گیان لەدەسەیە لەگەڵیە. واتە ئەو کەسانی کە خۆیان جگەرەکێشن لیندا 7 ملیۆن کەسی خودی جگەرەکێش خۆی گیان لەدەسەیە و ئەو کەسانی کە جگەرەکێشیش نین بەڵام لە چواردەوری ئەو شوێنن یاخود لە هەمان ژینگەیە ئەژین 1.6 ملیۆن کەس بەهۆی بەرکەوتنی ناڕاستەوخۆوە گیان لەدەسەیە. ئەم هەموو گیان لەدەزانە بۆچی کە ئەم هەموو زیانی هەبێت بۆ خۆمان و ماڵ و مناڵمان، بۆ کەس و کارە، بۆ چواردەورە بە دڵنیا و زیانێکی زۆری هەیە. خۆ ئەم زیانە لە کورتمەودایە دەرناکەوێت، لە مەودایەکی درێژە دەرەکەوێت. هەل هەموو توێژینەوەکە ئاماژەی بەوەیەوە ما ئەو جگەرەی کە ئەگەر یەک جگەرەش بکێشی لە ڕۆژێکە زۆر جار ئەو کەسەمە بیستومانە کە باس لەواکەن ئێمە یەک جگەرای کێشین لە ڕۆژەکەیە زۆر کەمەی کێشین ئەڵێ زیانی کیۆمان پێ ناگەێنێ، بەڵام یەک جگەرەش لە ڕۆژێکا بکێشی کاریگەریەکەی خۆی ئەمێنێتەوە زۆر درەنگیش کاریگەریەکەی لاچە. بۆیە باشترین شت ئەوەیە ئەم کاتێک کە ئێستا تایین وازبێنی تۆ نەیخەیتە سبەینێ. ڕاستە دەست خۆش ڕاستان اینجا باباسی لێکەوتەکان بکەین بزانین لێکەوتەکانی جگەرەکێشان چییە، چ کاریگەریەک هەیە و چ زیانێکە گەێنێ بەجەستە. یەکەم شت ئەگەر هاوکارانم یارمەتیم بن گرافیکی دوم خەنە سەرواڵەکە ئەبێتە هۆی 5 جۆری نەخۆشیەکانی دڵ کە ئەمەش ڕێژەیەکی بەرزە 5 جۆر لە نەخۆشیەکانی دڵ جگەرە ببێتە هۆکاری بەهۆی ئەوەی کە جگەرە کۆمەڵێک مادەی ژەهراوی تایە. ئەوە لە هەتا لە هەواڵەکەش باسمان کرد کە ڕێژەی مادە ژەهراویەکان زۆر بەرزن، بەڵام هەمومان نەزانین کە نیکۆتینی تایە زۆر بیستومانە کە ئەمەش گیان بە جەستە ئەگەێنێ. جیالەوە وا ئەکات کە ملولەکانی خوێن ئیلاستیسیتیان لەدەست بدەن واتە گیریان لەدەست بدەن. ئەمەش کاریگەریە کاتە سەرەوەی کەسەکە زووتر یاخود ئاسانتر تووشی سەکتەی دڵ ببێ یاخود بێتە هۆکاری ئەوەی کە چەوری کۆ ببێتەوە لە ملولەکانی خوێنیە. ئەمەش نەخۆشەکانی دڵ دروستەکە بێگومان. ئەنجا 20 جۆری جیاوازی شێرپەنجە دروستەکات بێگومان. ئێمە هەتا من بە جیاش پێم وتن کە ئەبێتە هۆکاری جیاواز ینی باسی ئەومان کرد کە هەتا لە پرۆگرامێکە کە باسی شێرپەنجەی غودەمانە کرد بە تایبەت یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی جگەرەکێشان بوو جیالەوە شێرپەنجەی دەم و شێرپەنجەی سیەکان کە لەبەرەوەی سیەکان بەرکەوتنی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ جگەرەیە لەبەرەوەی جگەرە هەڵم مژێ بۆیە زۆر کاریگەری لەسەر سیەکان هەیە و ئەکات کە ئەو مادەی کە سیەکان پاکەکاتەوە لە کار بکەوێت. ئەمە شواکات کە سیەکان پاک نەبنەوە وردە سیەکان تووشی پوکانەوە یاخۆ شێرپەنجە ببن. ئەنجا جیالەوە 6 جۆری نەخۆشی سیەکان دیالەوە نەخۆشی شەکرە و لاوازبوونی بینایی بێگومان کاریگەریە کاتە سەر نەخۆشی شەکرە لەبەرەوەی وەرگرەکان تێکەیات. ئەنجا بینایی شتێکەیە لەبەرەوەی کاریگەریە کاتە سەر ملولەکانی خوێن. جیالەوە لە بارچوون و لە دایکبوونی پێشوەختەش کاریگەری هەیە هەتا بۆ کەسانی بۆ ئەو دایکانەی کە مێردەکانیان جگەرە کێشنیانی خۆشیان نایکێشن بەڵام لە دەستی دووەمەوە وەریەگرن کاریگەریە کاتە سەر کۆرپەکەیان لەبەرەوەی کۆرپەکەیان خوێن یاخود خواردن لە دایکەکە وەرەگرێت. ئەمەش کاریگەری بێتە سەرەوەی کە کۆرپەکە تەندروستی باش نەبێت. ئەنجا ڕاستان چیمان ماوە؟ ئێمە زۆر شتمان ماوە بەڵام هیوادارم لە ئێسەیە بینەران تێگەشت بێتن کە لەوەی کە زیانەکانی جگەرە زۆر لەوە زیاترە کە ئێمە بیری لێکینەوە. بەرگۆ بابەتمان زۆر ماوە و هەواڵی زۆر گرنگترمان ماوە و کۆمەڵە زانیاری زۆر تایبەتتر ماوە کە پێتان بەخشین بەڵام ئەچینە وچانێکی کورت و ئەگەڕێنەوە وەلاتان. دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا باسی بابەتێکی ترتان بۆکەین ئەویش جوینی بنێشتە زۆر جالانەیە بنێش جوین وەکو خوێکی بێزارکەر سیر بکرێ بەڵام لە ڕاستیە زۆر باشە بەڵام بەمەرجێک بنێشتەکە بێشەکر بێت ئەگەر بێشەکر بێت ئەوە بێگومان زۆر باشە. ئەنجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەوەی کە چۆن ئەکرێت بنێش جوین سوود بەخش بێت با بێ کۆبچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون.
توێژینەوەیەکی نوێ کە لەلایەن زانکۆی تۆکیۆ لە ژاپۆن ئەنجام دراوە تیشک دەخاتە سەر گرنگی جوینی بنێشت کە زۆرێک وەک خۆیەکی بێزارکەر سەیری دەکەن. ئەم توێژینەوەیە کە لەسەر 5,000 کەس و بۆ ماوەی 3 ساڵ ئەنجام دراوە دەری دەخات کە جوینی بنێشت بە مەرجێک بێشەکر بێت سوودی گەورەی بۆ تەندروستی مێشک و ددانەکان هەیە. بە پیشیکردنەوە فیسیۆلۆژیەکان پرۆسەی جوین دەبێتە هۆی زیادبوونی لێدانی دڵ و ناردنی خوێنی زیاتر بۆ ناوچەی هیپۆکامپاس لە مێشکدا کە بەرپرسە لە یادەوەری و فێربوون و توێژینەوەکان دەریان قسووە. ئەو خوێنکارانەی لە کاتی تاقیکردنەوەدا بنێش دەجوون بە ڕێژەی لە سا 25 نمرەکانیان بەرزترە و توانای سەرنجدانیان زیاترە و جگەلەوەی جوینی بنێش دەبێتە هۆی کەمکردنەوەی ئاستی هۆرمۆنی دڵەڕاوچێ بە ڕێژەی لە سایە 18. دکتۆر کێنجی ساتۆ پسپۆری دەمار و مێشک دەڵێت جوینی بنێشت وەکو وەرزشێکی سووک وایە بۆ مێشک یارمەتی بێداربوونەوەی مێشک دەدات لە بەیانیاندا هەروەها لە ڕووی تەندروستی ددانەوە جوینی بنێشت دەبێتە هۆی زیادبوونی دەردانی لیک کە ئەمەش ترشەڵۆکی ناودەم هاوسەنگ دەکات و ڕێگری دەکات لە ڕزینی ددانەکان و کۆبوونەوەی بەکتریا. سپۆران ئامۆژگاری دەکەن کە بنێشتی بێشەکر بەکار بهێنرێت بە تایبەت ئەو جۆرانەی کە مادەی زایلی تۆڵیان تێدایە کە ڕاستەوخۆ بەکتریای زیان بەخشەکانی ناودەم لە ناو دەبات و باشترین کات بۆ جوینی بنێشت دوای ژەمەکانە بۆ ماوەی 15 بۆ 20 دقه بەڵام هۆشداری دەدرێت کە زیادەڕۆیی تێدا نەکرێت چونکە دەبێتە هۆی ماندووبوونی جونگەی شەویلگەکان. ئەزیزانم لێرە باز لە چی کراوە باز لە سوودەکانی بنێشت کراوە. بنێشتی کێکە لەو شتە خۆشانی کە لە ژیانی ڕۆژانەیە هەرێکەمان لەوانەیە بیخۆین بەڵام زۆر جار هەنێک کەس بە خوێکی بێزارکەر تێکەشتووەکەوە هەستەکە کە سوودێکی نیە و تەنها ئەوەیە کە کاتێکی پێ بەفیڕۆیە. بەڵام لەم توژینەوەیە باز لە یەکە بە یەکەی گرنگەکانی بنێشتەکە بۆ ژیانمان بە تایبەت ئەگەر بێشەکر بێ. یەکەم شت باز لەواکە کە مێشکمان بە چالاکی هێڵێتەوە بە تایبەت بە ئەو خوێنکارانەی کە لە ئێستا کاتی تاقیکردنەوەکانیانە یارمەتی ئەوانەیە کە باشتر بتوانن سەرنج بن و سەرنجدانیان باشترەکات و ڕێژەی سترێسیشیان بە ڕێژەی لە سایە 18 کەمترەکاتەوە و لە هەمان کاتەوەیان لێکا کە نمرەیەکی بەرزتر بێنن. جاها لە توێژینەوەکە یالیندا باسی لە شتێکی تر کردووە کە ئەم زایلی تۆڵەی لە بنێشتەکانە هەیە بۆمان باسکە چییە زایلی تۆڵ؟ مادەیەکە بۆ دەمودانمان دەرەجەیەکە جا بە ئێستا بە گرافیکێ بۆتان ڕوون بکەمەوە کە بزانم ئەم زایلی تۆڵە چیەکە. ئەم زایلی تۆڵی کە لەناو بنێشتەکانە هەیە زۆربەی ئەو بنێشتانی کە لە بازاڕەکانە هەیە ئەم زایلی تۆڵی تایە کە گرنگی ئەم مادەی زایلی تۆڵە لە بنێشتا بابزین چییە. لە ئەمارەکان کە توێژینەوەی بۆ ئەنجام درراوە باز لەوە کراوە کە ئەم مادەی زایلی تۆڵە کە لە بنێشتەکانە هەیە بە ڕێژەی دوو هێندە دەردانی لیگ لە ناودەما زیاترەکە. جا با خودی بزین ئەم لیکە چه سوودێکی هەیە. جارە پێش هەموو شتێ ئەم لیکە کە لە ناو دەمانە دەرئەدەین بۆچی باشە بۆ هاوسەنگکردنی ترشێتی ناودەممان باشە. لە هەمان کاتا بۆ هاوسەنگکردنی ترشێتی ناودەممان و یارمەتی دژی کلۆربوونی ناودەمانەیە. هەر لە توێژینەوەکە ئاماژەی بەوەیەوە کە مەترسی کلۆربوونی دانەکان بە ڕێژەی لە سا 20 کەم دەکاتەوە. با بزین ئەمە چۆن. کلۆربوونی دانەکان لە ڕێگەی چیوەڕوە لە ڕێگەی تێکەڵبوونی خۆراک و بەکتریا کە ژینگەیەکی ترشێتی دروستەکە لە ناو دەمانە ئەم ترشێتیە هۆکارە بۆەوەی سەر ڕووی و مینای دانەکانمان یاخود خوار مینای دانەکانماندا بخورێنێت و هۆکار بێ بۆ کلۆربوونی دانەکانمان. و لێرەیە ئەم زایلی تۆڵە چیمان بووەکە. ڕێژەی ئەم لیکە واتە ئەم بنێشتە ڕێژەی لیگ لە ناو دەمانە دوو هێندە زیاترەکە. وا لەواکە ئەگەر خواردنێک یاخود ئەگەر بەکتریایەکمان هەبێ کە بیەوێت ژینگەی دەممان ترشکات و یارمەتی ئەوە بات و ئەم هەلە بخۆزێتەوە بۆی کە دانەکانمان کلۆرکە ناهێڵێت. چونکە یەت ڕێژەی لیگ لە دەممان نازیاکات و هاوسنگیەک بۆ ترشێتی ناو دەمان ئەگەڕێنێتەوە کە بەڕاستی پێویستمان بەم هاوسنگیە بۆی لە کلۆرەکان بە دووربین بۆی دووربین لە کلۆری تووشی هیچ کلۆریەک لە ناو دەمودانمانە نەبین چونکە هۆکاری سەرەکی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆ دروستبوونی کلۆری لە ناو دەمودانمانە ئەم ژینگەی ترشێتیە کە لە ڕێگەی خواردن و بەکتریاکانەوە توشمانە بێت. جا لە هەمان کاتا باسی لەوە کردووە کە بەکتریای دەم کاتێککە ئەم بنێشتانە ئەجوین خۆ بەدڵنیایەوە هەر لە ناو دەمی هەر یەکێکمانە 6,000 جۆر بەکتریای جیاواز هەیە. بەڵام لێرەیە باسی لەوە کردووە لە کاتی جوینی ئەم بنێشتەیە بەکتریاکان واتە ئەم زایلی تۆڵە بەکتریاکان و ئەم زایلی تۆڵەوە لە بەکتریاکانەکە کە نەهێڵێت چالاکی خۆی ئەنجام بات و نەهێڵێت دوو ئەوە نەبێت و زیانەکەی خۆی بگەێنێت و بێتە هۆی زیان بۆ ناو دەمودانمان.
و لە هەمان کاتیشا باسی لەوە کردووە کە سووڕی خوێن لە مێشکدا چالاکەکە هەروەکو لە توێژینەوەکەش ئاماژەی پێەیە سووڕی خوێن بۆ مێشکمان چالاکتر دەکات و وا لە کەسەکە ئەکا کە چالاکتر بێت و کاری سەرنجدانی باشتر بێت هەر کار و چالاکیەکی خۆی ئەکایتر هەر کاتێ سایقیە بێ یاخود خوێندن بێت کاتی تاقیکردنەوەت بێ هەر شتێک بێ واو لەکە پرسەرنج بیت و پرچالاکتر بی لە کاتی ڕۆژەکەتا بەڵام هەر لە هەمان کاتا شتێکی تر زۆ گرنگەلیندا کە هەل لە توێژنەوەکەش ئاماژەی بەوەیە کە لە 15 بۆ 20 خولەک بێت باشە لەوە زیاتر مەیخۆن بۆچی چونکە زیان بە شەویلەکانمانەگەێنێ ڕاستە ماسوولکەکانمان بەهێزەکە ماسوولکەکانی دەوری دەموچا و ئەم ماسوولکانەمان بەهێزەکە بەڵام لە هەمان کاتا زۆری بەکارهێنان زیان بە شەویلگەمانەگەێنێ ئەو کاتە داخورانێک و ئازارێ بۆ شەویلگەمان دروستەکە کە ئەو کاتە چارەسەری قورسرە بێ وەک لەوەی کە هەیە بۆی زۆ گرنگە کە بتوانن بنێشت لە کاتی دوای ناخواردن 15 بۆ 20 خولەک بیخۆن بە تایبەت بێشەکر بێت و مادەی زایدی تۆڵی تیاابێ هەم بۆ دەموددانتان هەم بۆ هەرستان هەم بۆ سووڕی خوێن و چالاکی مێشکتان زۆر باشتریشە ڕاستە دەست خۆش بێ ڕاستان بە ڕوونکردنەوەی زۆر بە باشی ڕوون کردەوە اینجا وەکەوەی کە پێمان وتن بێگومان هەموو شتێک ئەبێ لە ڕێژەی دیاریکراوی خۆیان بێ زیادەڕەوی لە هەر شتێک هەتا گەر زۆریش باش بێت ئەبێتە هۆیەوەی کە زیان بنێتەوە اینجا لە هەواڵێکی تررا ڕاستان باسی ئازارەکەین بزانین ئازار چییە زۆر جار من بیرم کردێتەوە گەر کەسێک ئازاری نەوێت زۆر خۆشە ینی هەست بە ئازار نەکەیت بەڵام لە ڕاستیە خودی ئازار ئاگادارکردنەوەی بۆ مرۆڤ ئەگەر کەسێک هەست بە ئازار نەکات ئەوە زۆر خراپە بەتایبەت ئەوە لەوانی کە نەخۆشی شەکرەیان هەیە زۆر جار هەز بە ئازار لە قاچیانە ناکەنە بێتە هۆیەوەی کە قاچیان بریندار بێت یاخود دکتۆر پێیانەڵێت بەبێ پێڵاو یاخود بەبێ پارێزەر بۆ قاچیان نەچنە دەرەوە لە بەرەوەی هەست بە ئازار ناکەن کەوایە لێرە ئێمە گرنگی ئازارمان بۆ ڕوونەبێتەوە ئەنجا بۆەوەی زیاتر باسی گرنگی ئازار بکەین بزانین چییە بابەیەکەوە بچین بۆ لای ئەم هاڵە فەرمونون. توێژینەوەیەکی نوێی زانکۆ یەڵ لە ئەمریکا تێڕوانینێکی جیاواز بۆ ئازار دەخاتە ڕوو وەک دیارەکی بایۆلۆژی وەسپی دەکات ئەم توێژینەوەیە کە لەسەر گۆڕانکاریە دەماریەکان ئەنجام درراوە دەری دەخات کە ئازار تەنها هەستێکی ناخۆش نییە بەڵکو پێشکەوتوترین سیستەمی ئاگادارکردنەوەیە کە مرۆڤ لە لەناوچوون پاراستووە. بە پێشیکردنەوە دەمارەکان ئازار لە ڕێگەی وەرگرە تایبەتەکانەوە پێیان بۆ مێشک دەنێرێت کە مەترسیەک هەیە. توێژینەوەکان ئاماژە بەوە دەکەن کە بە حاڵەتە دەگمەنەکانی بێهەستی زگماکی بۆ ئازار کە ئەو کەسانە کە تیاندا کەسەکە هەست بە ئازار ناکات دەرکەوتووە ئەم کەسانە تەمەنیان زۆر کورتە چونکە ناتوانن هەست بە برینداربوونی ناوەکی و شکانی ئێسک یاخود سووتان بکەن. ئازار وەک نیشانەیەکی ئاگادارکەرەوە وایە کە پێمان دەڵێن بەشێکی جەستە پێویستی بە چاکردنەوە هەیە. دکتۆر لیندا کارتەر پسپۆڕی نەخۆشیەکانی کۆئەندامی دەمار دەڵێت ئازار زمانێکە کە جەستەی پێ دەدوێت کاتێک هەست بە ئازاری ناوسک دەکەیت ئەوە جەستەیە هاوار دەکات کە هەوکردنێک هەیە پێش ئەوەی بتەقێتەوە ئەو جەخت دەکاتەوە کە بەکارهێنانی لە ڕادەبەدەری دەرمانی ئازارشکێن مەترسیدارە چونکە نیشانەکان دەشارێتەوە و ڕێگە دەدات نەخۆشیەکە بەبێ دەنگی گەشە بکات تا دەگاتە قۆناغێکی کوشندە. جا پسپۆران جەخت دەکەنەوە کە نابێت ئازار پێشگوێ بخرێت بەڵکو دەبێت وەک سەرەداوێک بۆ دۆزینەوەی کێشە و کێشە بنەڕەتیەکە سیر بکرێت. ئازارێکی درێژخایەن کە زیاتر بێ لە 3 مانگ دەبێتە هۆی گۆڕانکاری لە پێکاتی مێشکدا بۆیە پێویستە لە کاتی گونجاودا چارەسەر بکرێت و تێگەشتن لە سروشتی ئازار یارمەتی پزیشکەکان دەدات دەستنیشانکردنی ورتر بۆ نەخۆشیەکان بکەن و پێش ئەوەی بگات بە کارەساتێک کە کێشە بۆ تەندروستی دروست بکات. ئەنجا عزیزانم باسی ئازارمان بۆ کردن ئەنجا من خۆم چوم بۆ لای دکتۆر هێژا قەلەندەر بە وردی باسی ئازارمان کرد پرسیاری ئازارم لێ کرد کە ئازار چییە جۆرە جیاوازەکانی ئازار چییە ئازار لە سکامانای چییە ئەمیش وەڵامی یامەوە بابەیکەوە بچین ببینین فەرمونون. سلااوتان لێبێ ئازیزانم ئەمڕۆ لای دکتۆر هێژا قەلەندەر کەس نەزانیم پسپۆڕی نەشتەرگەری هەرسوودجگەر ئەنجا ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگتان بۆکەین ئەویش بوونی ئازارە لە بەشە جیاجیەکانی سکا پێتانەڵێن مانایی چییە بینەرمان بن با وەڵامی پرسیارەکانتان بینەوە. سلااو لێبێ دکتۆر. سلااو لێوێش بەخێر بێ. ئەمڕۆ بەیەکەوە باسی ئازارەکەین ئەنجا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئازار چییە؟ بەڵێ وەکو
مەسەن کەلیمەی ئازار سە هەموو کەسێک کەزانێت چیە و شارەزایە ئازار سیگناڵێکە کە گیان ئەیدا بەو مرۆڤە پێی ئەڵێ کە خەلەلێک هەیە لە گیان ئەم ئازارەیش شەرت نییە خراپ بێت هەموو جارێک بەڵام کێشەیەک هەیە لە گیانە بۆیە ئازار دروستە بێ یعنی ئەڵێ خەلەلێک هەیە لە گیانە ئازار هەیە کتۆپڕ مەسەلەن لە پڕا ڕوو ئەدات زۆر بەقوەتە لەوانەیە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە بۆ چەند سەعاتێک لەوانەیەشە بۆ ماوەیەکی کەمتر بێنێتەوە لە پڕا نەمێنێت. بەڵێ دکتۆر کەوایە گرنگی بوونی ئازار بۆ مرۆڤ چییە؟ گرنگی بوونی ئازار بۆ مرۆڤ ئەوەیە وەکو وتمان سیگناڵێکە کە گیان ئەیدا بە مرۆڤەکە ئەڵێ ئاگاو لە خۆ بێ کێشەیەک هەیە لە گیان چونکە ئازارەکە نەبێت تۆ بەخۆم مەسەلەن لەسەر تەباخ ئیشەکەیت دەستەیە لە ئاگرەکە ئەو هەستی ئازارە نەبێت کە هەتە لە گیانتە ئەو دەمارانە کە یەکسەر سیگناڵەیە بە مێشک ئەڵێ دەست لابە لە بەرەوەی ئەوە ئەو سووتێنێت یان ئەگەر زۆر سارد بێت یان شتێکی تیژ بێت ئەها مەسەلەن کە هەستەکەی بە شتێک کە ئەوە دەسەی لە شتێک یان شوێنەکە تاریکە یان دەسەبەی کە مەجای بینین نییە سیرەکەی لەوانەیە تیژ بێت لەوانەیە گەرم بێت لەوانەیە سار بێت یەکسەر دەست لا ئەبێ تی ئەگەیلەوە ئەمانە سیگناڵێکە لە گیانە کە پێتەڵێ ئاگاو لێبێت با تووشی کێشە نەبیت زەرێکە هین پێنەگای یان پێت ئەڵێ مشکلەیەک هەیە لە گیانتا پیا بڕۆ مەسەلەن یەکێت ئاو کەمەخوات یان زۆر هیلاکە تۆزی سەری ئێشێت بەڵام ئینسان وا ڕاهاتووە کە ئەو سەری ئێشەیە وا ئیزعاجی ناکات ژیانی لێ تاڵ ناکات کە بچیە بۆ لای دکتۆر چونکە تۆزێکە مەسەلەن ئاو ئەخۆیت قەیناکە ئەمێنێتەوە دوای ئەوە ئیسراحەتێکی لەسەرەکەیت یان زۆر هیلاکی ئەخەویت کە هەڵەسی لە خەو ئازارەکە و نەماوە کەواتە بەپێی قسەکانی تۆ بێ ئازار شتێکی باشە وەکو ئاگادارکردنەوەی زۆر زۆر مهمە کەوایە من پرسیارێکم بۆ دروستە بێت مەترسیدارترین نەخۆشیەکان چین کە ئازاریان نییە یاخود ئازاریان زۆر کەم دەرەکەوێت لە نەخۆشەکانی هەرسوو جگەر وەکو هەرسوو جگەر طبعاً ئازاریە بێت نەخۆشەکە بەڵام ئەوەی کە بڵێ ئازاری نییە طبعاً لە ئینسانی پیر کەمترە ئازار وەکو ئینسانی گەنج چونکە لەسەر دیواری سک مەسەلەن بڵێن ڕیخۆڵە کوێرە ئیلتیهابەکە زراو ئیلتیهابەکە یان هەر ئۆرگانێکی ناو سک کە ئیلتیهاب بکات چونکە سکدا پۆشاوە بە دوو پەردە یەکەم پێڵەن ڤیزرەڵ ئەوەی کە بەسەر ئۆرگانەکانەوەیە هیپێریتۆن لەگەڵ دیواری سک دیواری سکەکە زیاتر هەستی پێ ئەکرێت ئەو ئازارەی کە ئینسانەکەیەتی هی دیواری سکە کە ئەو دیواری سکە ئیلتیهاب بکات یان کە ڕائەکێشرێ ئاوە ئازارەکەی بێ مەسەلەن ڕیخۆڵە کوێرە بۆ ئەوەڵ جار لە ناو جاری وا هەیە لە ناو سکا ڕوو ئەدات لە هەموو شوێنێکی سکا یان ئالێرەوە دەرنەخۆشەکاڵی ئێرە مێشێت دوای هاتۆتە ئێرە ئەوە بە پێی سیگناڵی ئەو ئازارەیە کە هەیەی کە لێرە ئیلتیهابەکە کۆ ئەبێتەوە ئەو کاتە سیگناڵەکە بەقوەترە بێت شارەزاتر ئەبێت مەزبوطتر ئەیدۆزێتەوە مێشک ئەڵێ ئەو وەڵجار خەلەلێک هەیە لە ناوسک بەس نازانم لەکوێیە بۆیە هەموو ناوسکێشێ دوای ئەوەی کە مەزبوط بوو خەلەلەکەی دۆزیەوە لە کاکە لەویایە چونکە ئەو مەسەن ڕیخۆڵە کوێرە مەسەلەن ئەلێرە بێت زراوە ئەلەولاوە بێت لەوانێ مەعیدە بێت قۆڵۆم بێت یان گورچیلە بێت ئیتر بە پێی شوێنەکانە گۆڕێ باشە من ڕێک ئەو پرسیارم بۆ دروستە بێ لە قسەکانی تۆوە ئازارەکان بەپێی شوێنە جیاجیەکان ئەتوانی بەشێکیمان پێ بڵێ بۆ بینەرانمان بۆی بیزانن بە تایبەتی ئەوانەی کە زۆر باوە ئەوانەی کە زۆر باوە مەسەلەنیەت ئەڵێ ئازارێک لەسەر مەعیدەما هەیە چکە وا فێربوون کە مەعیدە لێرەیە خۆشی هەر لەم منتیقەیەیە اینجا ئازارەکە فەرقی هەیە مەسەلەن بڵێ ئازارەکە وەکو سووتانەوە وایە ئەوە زیاتر هی مەعیدەیە ئەڵێ هەستەکەم کە شتێکە خۆم ئەسووتێتەوە ئێرەم ئازارەکە وەکو شتێکە بسووتێت اینجا سووتانەوەکەیەتە سەرەوە ئەوە ترشەڵۆکە جاری وا هەیە ئازارەکە وەکو گوشین وایە مەسەلەن عیلاقەی بە ماسۆڵکەکانی سوورێنچکەوە هەیە ئەوە بێ پشکنینی خاصی خۆی هەیە یان مەسەلەن ئەم گوشینە چکە ئازارەکان فەرقەکە ئێساوەی کە ئەڵێ وەکو سووتانەوە وایە جاری وا هەیە بەردەوامە لەگەڵیە زۆر ئەزیەتی نایە بەس بێتاقەتیەکە هی نەخۆشەکە بەڵام ئەو بەعزە ئازارێک هەیە واکە لە ئینسانەکە وەکو چۆن بە کوردەوەی خۆمانەڵێن لولیەکە
وای لێکەن ناتوانێت بجوڵێتەوە لەبەر ئازار ئەناڵێنێ ئەیهێنن بۆ تەواری دەرزی ئازاری لێن ئەمە زیاتر هی بەردی زراوە یان کێشەی بۆریەکانی جگار هی زراو ئەو شتانەیە یان ئەوەیە دیواری سکی زۆر ئیلتیهابی کردووە مەسەلەن یەکێ لە ئۆرگانەکانی کون بووە کونێکی تێبووە یان مەسەلەن ئیلتیهابی ڕیخۆڵە کوێرەیە یان ئیلتیهابی زراوە باشە کە ئەوەڵ جار ئازارەکەی لێرە بێت دوای ئەوەی کە وتمان مێشک کە سیگناڵەکە باشتر ئەخوێنێتەوە ئەزانەی نەکە لەکوێ چونکە ئەوش عیلاقی بە تەکوینی ئینسانەکە وێ بیدایەت کە دروستە بێ پێڵێن ئیمبریۆلۆجی ئەوەی لە ناوسکی دایکایەتی کە دروستە بێ ئەو وەڵجار هەموو ئۆرگانەکان لێرەیە وەکو زراو دوای کە نەخڵە بێ بوو ئەوێەوە بەس شوێنەکەی هەرماوەتەوە مێشک هەر لەویایی خوێنێ بەڵام دوای ئەوەی کە زیاتر پێشکەوتوتر بوو ئازارەکە اینجا ئەزانێ لێرێ ئازارەکە چێتە ئەوێەوە دەستخۆش دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە ئایا هەموو ئازارێک پێویستی بە پشکنینی دکتۆر هەیە؟ هەموو ئازارێک وەکو وتمان بەعزە ئازارێک کە زۆر کەم بوو کەمی خایەن بەعزە ئازارێکیش ئینسان لەگەڵ یان ڕاهاتووە وکوتمان ئازاری سەر یان تۆ دەستە کێشێ بە شوێنەکە قاشتە کێشێ بە شوێنەکە یان شتێکت بەرەکەوێ ئاواکەیت تۆزێ ئازارە هەیە دۆزێ دەسی لێکە نەما ئیتر هیچ مشکلە نییە بەڵام ئازارێک کە بەردەوام بوو یان زۆر بەقوت بوو یان زۆری خایەن چەند ڕۆژێکە خایەنێ یان چەند سەعاتێکە خایەنێ زۆر بەقوتە ئەوانە باشتر وایە تۆ سەردانی پزیشکەی پشکنینی بووە بکرێت دەرچوو هیچ نییە کەواتە ئەڵێ هیچ مشکلێکی گەورە نییە چارەسەری ئازاریە دێتێ و ئەڕۆ بەس لە ژێر چاودێریە بێ نەک چارەسەرەکە بێتێ و بڕۆ و بڵیتەوە بەڵام ئەگەر زانی و یان کێشەکەیە دۆزیتەوە ئەو کاتە بۆی چارەسەرەکەی ئەو ئازارە نامێنێ دەست خۆش بێ دکتۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت هەر بژیت زۆر سپاس دەکەم. لیندا دەست خۆش بێ بۆ بورگەیە ئازەتی کێشە لەشە ساغ بێ و دووبارە زۆر سپاسیش بۆ دکتۆر هێژا قەلەندەر و ئەزیزانم هیوادارم لەوە تێگەشت بێتن کە ئازار بۆ خۆی ڕەحمەتە نەک و زەحمەت بێ جایزانم هیوادارم زانایی تەواوەتیتان وەرگرت بێ ئێمە ئەمڕۆ هاتینە کۆتایی و بورگە و بابەتەکانی ئەمڕۆمان تا کۆمەڵە زانیاری تر و بابەتی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ